ماوەی 9 ساڵە هەرێمی کوردستان بێ بودجەیە. بۆ ئەوەش ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بە ناونیشانی 9 ساڵ حکومڕانی لە تاریکیدا راپۆرتێکان لەسەر نەبوونی بودجە و ئامادەکردنی و کاریگەری لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکان و خزمەتکردن بە کۆمەڵانی خەڵکی کوردستان خستە ڕوو. بۆ بڵێن هاندان وەروە فشار دروستکردنە بۆی کەوە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجە ئامادە بکات و ڕەوانەی پەرلەمانی بکات. لەو مەراسیمەدا بەڕێوەبەری گشتی بودجە لە وزارەتی دارایی هۆکاری نەناردنی بودجە بۆ پەرلەمانی کوردستان خستە ڕوو. بۆ ئەوەش نیگەرانی خۆی بەرامبەر سەرۆکایەتی حکوومەتی هەرێم دەربڕی کە وەڵامی نووسراوەکانیان ناداتەوە بۆ دیاریکردنی استراتیژی حکوومەت لە بودجەدا. لەبەر ئەوەی خەمڵاندنی پرۆژە یاساکە لەسەر ژمێرەکانی ناو پرۆژە یاساکە لەسەر ئەساسی استراتیژی حکوومەتە فۆکەسی لەسەر چ سەکتەرێکە. ساڵانە ئێمە ئەم نووسراومان کردو بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە نیگەرانیەوە ئەو قسەیە ئەەکەم وەڵاممان نەبووە. ئەمە یەکێک لە خاڵەکانە کە وەک وەزارەتی دارایی ئێمە نەمانتوانیوە بەکارەکانی خۆمانەستین. هەل لە ڕاگەاندنی راپۆرتی بودجەدا بەڕێوەبەری گشتی فەرمانگەی خۆپاراستن و شەفافیت لە دەستەی دەستپاکی ڕایگەیان. شەفافیت لە بودجەدا گرنگە چونکە دەتوانین لە ڕێگایەوە ئەولیاتی کەرتەکان و سیاسەتی پەرەپێدان و خەرجی و داهات لە بودجەدا بەڕوونی دیار بێت. دەستەی دەستپاکی ئەو شانسەی نەبووە لەگەر عمری دەستەی دەستپاکی کە هەیە یاسای بودجە نەبوو هەتا لەو بابەتە باسی لێ بکرێت. هەبوونی یاسای بودجە گرنگە بۆ زیاتر شەفافی بوونی ئەو وڵاتە لەبەرەوەی زیاتر ئاگدار دەبی لە داهاتەکان چەندە و خەرجەکانت چەند دەبی و هەروەها زانینی ئەوەی کە هەردام و دەستگایەک دەسەڵاتی سەرفکردی چەندە و هەروەها زانینی ئەولەویاتی حکوومەت لە بۆ ئەو کەرتەی کە دەیوێ گرنگی پێ بدە لە بۆ بژانەوەی وڵات. کۆتا بودجە کە لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا ساڵی 2013 بوو کە ئەو کات بودجەی خەمڵێنراو 15 تریلیۆن دینار بوو. لەو ساڵەوە تا ئێستا بۆ ماوەی 9 ساڵە هیچ بودجەیەک نەچۆتە پەرلەمان و پەسەند نەکراوە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.